خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەمڕۆ پێمان خۆش بوو یەکێک لەو کەسایەتیانی بەریتانیا بەسەر بکەینەوە ئەو کەسایەتیە کوردەی کە بەڕاستی جێی شانازی هەمووانە وەک هەمووان پێڵین باوە گەورەی هەمووان خەمخۆری هەمووان ئەوی سەید هەورامیە ئەو گەنجەی کە ئێستا باری تەندروستی تەواو نییە و لە پێناو خزمەتکردن بە هەمووان هیوادارم لەگەڵمان بن بۆ درێژەی بەرنامەکە فەرموون لەگەڵمان بن. کاک سەید ئەمەوێ کۆمەڵێک پرسیاری پەنابەری و ئەو ڕفیجیانەی کە تازە هاتوون بۆ ئێرە و کێشە و مەعانات و ئیشک دۆزینەوە بۆ خەڵکو و نازانم کە ئەڵێن سەید هەورامی وەکو باوە گەورە دێتە پێش چاو باوە گەورە دایم لە خەمی ماڵ و مناڵ و کەس و کارەکەی بووە تۆش ئەم خەمەت لە کوێ هێناوە بۆ ئەوەت خەمی پەنابەرەکان لە کۆڵە بۆ ئەوە خەمیانە خۆی. سپاس کاک گۆڤەند سڵاو لە جەناب و لە بینەرانی بەڕێز. یەکشت هەبووە من هەمیشە منی دروست کردووە کاتی خۆی کە مناڵ بووم لە حەدیثێکە و لەوتارێکە ئەکی لە ماوەستا بەڕێزەکان بیرم ناکێ بوو بەڵام باش ببیرم یەت کە فەرمودەیەکی نایەوە وتی هەر کەس لەسەر زەویە کار بۆ خەڵکی ئاسان بکات بەدەمۆچوونی هاوڵاتیان بکات خوای گەورە لە دنیا و لە ئاخیر بەدەمیەوە ئەچێت بەدەم کاروبارەکانیەوە و لە قیامەتیش کاروباری قیامەت و لێپرسینی بۆ ئاسانەکە. بەڕاستی من هەر لەو کاتەوە ئەمەم کردە پرەنسیپێک لە ئەخلاق و لە ژیانی کردایی ڕۆژانەمە و جیاواز لەوەش من لە بنەماڵەیە گەورە بووم لەو خێزانە گەورە بووم کە چواردەورم کەسەکانی دەوروبەرم خزمانم دۆستانم هاوڕێیانم هەمیشە بەدەم خەڵکەوە بوون یعنی بۆیە ئەوە بووە ئەولەویەتێک لە ژیانم هەر بۆیە بە پێویستم زانی بە کاری خۆمم زانی کە من بتوانم دەریچەیەک بم بۆ ئەوەی کە پەنابەران بتوان لە ڕووی منەوە سوودێک وەرگن یا کارێکیان بۆ ئاسان بکرێت و یا ڕێنمایی بکرێن. کاک سەید دەپرسم ڕۆژانە تەلەفۆنێکی زۆرە بۆ دێ لایەکە و ئیش بۆ خەڵکە دۆزیتەوە لەلایەکەوە کەسێک جوابی نییە داوای پارێزەرێکەکە ئەمە چۆن ڕۆژانە تۆ لە جیا ئەوەی کە ماڵ و مناڵە هەیە ئەو بەڕێوە ماڵ و مناڵ بەڕێوە ئەبەی کێشە ئەم خەڵکە بەڕێوە ئەبەی لە هەمان کاتیشا سێ تەلەفۆن بەڕێوە ئەبەی ڕاست ئێمە قورسە کە باسی زۆر تەلەفۆنی کرد هەرۆ کردە بەڵگە بۆ قسەکانەوە سێ تەلەفۆنم پێیە یعنی بڕواوی وەز بۆی کە گلەیمان نێتە سەر بەڵام هەریەتە سەر بۆیە لێرە داوا لێبردنە پەنابەرانی بەڕێزەکەم ڕقەمەکەی خۆشم لە پێیجەکەی خۆمە دەرێناوە لەبەرەوەی کەوە گوێم ببینی کلێنسیتیایە من ماوەی چەند ساڵێک لەسەر یەک نییە بە بێ گوێدانە بای تەندروستی خۆشم کە چی ئەبێت چی نابێت یعنی تەنانەت لەسەر سفرەی خوان میوانیشم بۆ هیوادارم میوانەکان کە لە ماڵم بوون زانی میوانەکە وەڵامی تەلەفۆن باتەوە ئەوان شایەت لەم مۆزوعەیە ئەو وای کرد تەنانەت من لە سەدا 50 گوێ ڕاستم لەدەست بدەم ئەو نە تەلەفۆنم بەکارێنا ئەو نە بەکارەمێنا دکتۆرەکان ێرە وتیان تۆ ئەوە زۆر بەکارێناوە تەلەفۆنەت ئەشیاعی تەلەفۆن ڕادیێشنی تەلەفۆن زۆر کاریگەری هەیە بۆ لەسەرت پێویستە تۆ لی دوورکەویتەوە زەبزەباتە بەڵێ بەتەکیید ئەم تەلەفۆنانش دانێکیان تایبەتە بالی کار دانێکیان تایبەتە بە شخصی خۆم دانێکیان تایبەتە بە پرسی پەنابەران و مەشاکیلات و ئەملا ئەولا چکە جاری وا هەیە مثلا بەم تەلەفۆنەکە بزیە ئەو وازنە جوابی نایێتەوە یا بۆ مناڵێت لەسەر ئەچێتە سەر ئەوەی کە بە ئینگلیزی قسە بکە و پەنابەرە بەڕێز ئینگلیزی نەزانێت نازانێ ماڵێ بزیە وایەنە ئەڵێ ئەمە وەڵام نایەتە تەلەفۆنەکەی داخستوشتانە جا لەبەرەوە ئێمە سەر تەلەفۆن بەکارهێنین بۆ ئاسانکردنی کاروباری پەنابەری. قەت بۆ ڕۆژێک یەکێک لە پەنابەرەکان یاخودیکە لەو کەسانی کە پەیوەندی بە تۆکە گلەی و لێ بکات تووڕە ببێ قسەیەکی ناخۆش بکە وڵی بێگومانەوە زۆر بووە یان تەنانەت خەڵکی وەها بووە کاتێک جاکە ئێمە کەیەکی قسەیەکە قسێکی نابەجێکە دوو لە ڕۆژەنابێت یا گلەیەکە ئەڕۆین ناوەکەی سێرچی ناوەکەی بۆکەیم بزانین مێژووی ئەمە کێ لەگەڵ ئێمەیە بزانین ئەمە پیشەی هەر قسانە بۆ یانە کە سێرەکەین ئەمە کۆمەڵی خزمەتی زۆر کراوە پەنابەرە بەڕێزە زۆر جاننامەی ناردۆ کاک سەید من لە فڵان شوێنم ئیش پێویستە ئیشەکەی بۆ دەزراوەتەوە یا ئۆفەری ئیشمان بۆ کردوتمانە کاک فڵان کەس لە فڵان شوێن ئیشی پێویستە نامان بۆ ناردووە چاتێکی زۆر لە نێوانمادا هەم بووە لە پەیجەکەیە ئێوتوان بەڕێز تۆمە 2 ساڵە لە لانی کەم تۆ 2010 لە فەیسبووکە نووسراوە تا ئێستا ئێمە خزمەتی تۆکەین تۆ بۆ وڵی بێتاقەت بووم وڵی شەیتان پێکرد یانی قسەیەکی بازاڕی دوو لە ڕژەناوتان پەشیمانیشم داوا لێبردنەکەم هیواش هەیە شیاوی ئەوە نییە یعنی بکەیتە گفتوگۆ و قسەکردن ڕوونی کەیتەوە لەگەڵیا بۆیە هەندێک جار ناشانی بلۆکیان کەین هیواشی هەیە کەسی واشە بۆ قسەی وتۆتێتی وڵی هە لە خۆڕاوتومە یعنی نازانم بۆچی وام بت بۆیە من هەمیشە هەوڵیشێم تەنانەت ئەو کەسیش کە جنێوەیە ئەوانەما زۆر کە من بەڵام بڵین لە کوێ 1000 نەفرێکی نەفری بوو بێت ئێمە چاتمان لەگەڵا کردو بزانین مۆزوعەکەی چی کێشەکەی چییە دەرونیە فیشک بە تاریکیەوە نێت هە لە خۆیە یا ئێمە قەرزارین بۆ یاگە بینی بێت جەنابن پۆستمان کردوتمانە کێ پاونێکی لامانە ئێمە دەستی ماچەکەین و لە بریست پاونەکە 100 پاونیشینەوە بۆیە سپاس بۆ قەرزاری کەسین و هەمیشە جەختمان لەسەرەوە کردووە کە
کار بۆ خەڵک ئاسانکەین و ئاسانکار بین نەک مشکلە ساز و گرفت ساز بین بۆ خەڵکی. کاک سەید لەم ماوەی هەواڵێکم بەر چاوکە و جیا لەوەی کە ئەم هەموو کارانە ئەەکەی لەشە ساغ بێ بەڕاستی من هەمیشە وتومە خی گەورە پاداش دەباتەوە بەڕاستی مەژغوڵی جیا لەوە بوویتە ڕاوێژکاری یاسایی ینی ئەم ئەرکە قورسەش خستە سەر ئەرکەکانی کە ئەمە چۆن هەڵەبژار خۆی بەداخەوە الحەمدوللا سپاس بۆ خی گەورە کە ئەو فەزڵی پێبەخشیم ئەم ماوەیەکی زۆر من هەوڵەیەم بەڕێز کاک ئیسماعیل سەنگاوی ڕاوێژکاری پەنابەری جەنابی باش ئاگادار نزیکەوە لە بەردۆخی ژیانی من کە چۆن هەوڵم بۆیە ئەویش پایەکی گران و قورس بوو لەو شەهادەی لەو پێی کە من بڕیم سپاس بۆ خی گەورە لێرە سپاس یەکەم ئەمێت ئەو بڵێم بەداخەوە لە کاتێکا ئەو پێگەی کە من تەواوەکو چۆنەڵی خانەنشین بووم بەڕاستی باری تەندروستیم وای کرد کە دکتۆرەکان پیان وتم تۆ ئەبێت لە سوۆسیال میدیا دوورکەویتەوە لەو کارە دوورکەویتەوە کە سترێس و قەلەقی ئەوەت بۆ دروستەکە بێگومان هەل و وەرجی پەنابەری و کاروباری پەنابەری و پرسی پەنابەری لە سەتانەوەتی بەڕاستی نەگەتیف و پرسی ئەوەیەکە لە خان و دەرکراوە یان معاشم بڕاوە یان خۆم دیپۆرتەکەمەوە یا کوڕەکەم تێک چوە لە بەرتانیا چۆن بینێرینەوە زۆریکە بەشکن لەوانە جیاواز دەوەی کە کابرا مەسان ڕێنمایی یەکەوێت بۆ نمونە یا ڕینووی پاسپۆرتە یا بۆ نمونە چۆنیەتی ئەپلایکردنە بۆ ترافل دوکۆمنت یا بۆ سپاوس ویزایە یا بۆ هەر ئەلومەرجێکی تر جیاواز لەوانە نێگەتیڤی زۆر هەیە لە ئیشەکەیە بۆیە بەداخەوە ئەم ئیشەم لە کاتێکا پێگەی کە من وەکو چۆن ئەڵێ ناتوانم وەکو پێویست لە خزمەتی ئیش و کارە بم مەسان بە عملی ببم بەڵام بە ئەدڤایس و بە قسەکردن هەر هەین ئینشاءالله ئێمە جیاواز لە هەموو ئایدیایەکی کەمە پیرۆزبایی تایبەتمان لێتێ بەڕاستی جەنابتان شیاوی هەموو ڕێزێکن من ئەوەنەی بزانم و شایەدی خەڵکیش بێ تۆ یەکەمین کەس بووی کە بۆ نمونە لە بواری سوۆسیال میدیا لە بوارانەی کە خۆت خزمەتە بە ڕێفیجی کردووە ئەتوانم یەکەم کەس و یەکەم دەستگا و یەکەم سوۆسیال میدیا بووی کە تۆ توانی و تا بچیتە ناو دڵی خەڵکەوە ئەپرسم قەت ڕۆژە لە ڕۆژان هەبووە گەنجێک تەلەفۆنە بۆ بکا بڵێ من تازە هاتووم لە هیچ نازانم وەرە هەنێشتم فێرکە بۆ منە گەنجمانەی لە وڵات لە کوردستانەوە دیالە هەنێ یاسای ئەم وڵاتە نازانێت تۆ بچی هەنێشتی فێرکی بێگومان ئەوە بووە زۆر جاش کورتە ڤیدۆم لەسەر کردووە ئەو شتانە بێگومان هەمیشە ڕوونکردنەوەمان داوە لێرەش سپاسی ئەدمینەکان مەکەم من بەتەنیا خۆم نیم و زۆر جار هەندێک پۆستیش هەیە ئەدمینەکانیکەن دوو کەسیکەمان لەگەڵای لە ئەوانیش یەکیان شارەزا و ئەکسپریەنسی باشی لە بواری پەنابەریە وە کەسێکیشیان بۆ جوابدانەی کۆمنت و هەندێک جار پۆستکردنی کەیە لا بەلای پۆستەکان جیاوازەکان هەواڵ و هەواڵەکانی ژیان و شتە جیاوازەکان وەسپاس بۆ خوای گەورە یعنی مای شانازیتر ئەوەیە کە من بێژگەلەوەی کە شادەم بەرزێناوە یعنی لەو چ شتێک بۆ خۆم بەس ئەو شتێک کە بۆ خەڵکی زۆر ئیسفادەیە کە ئێمە دامەزێنەری سەنتەری هەلیکارین لە بەرتانیا یعنی کە سەرەتا چەند پیجێک بوو ئیسە لە نێوەند یانە هەمویان دایکی هەمویان سەنتەری هەلیکارە لە بەرتانیا پیجەکە و ئیسە گروپێکە کە زیاتر لە 20,000 نەفەری تایستا پیجەکانی تشمانەوەرە بە 1000 نەفەری تایە لەو پیجەوە بە خۆڕایی و بەبێ بەرامبەر پەنابەرێک لە ماڵەکەی خۆیان لە ژوورەکەی خۆیان دانیشتووە پۆستەگەێنێرێت ئێمە ئەولەوێتی ژەدەین بۆ ئوستافانی کە بە شوێن ئیشاگەڕن بەڵێ ئەو کەسی کە پۆستەکە ئەنێرێت تا چنەکێت ینی ئێوە چاودێری ئەو پۆستە ئەەکەن بزانم پۆستە ڕاستی دروستی تایە یەکسەر بڵاوی یەکەنەوە بەبێ بەرامبەریش خاڵی دومی پرسیارەکەشم ئەوەیە بۆ بەبێ بەرامبەر ئەو پەنابەری کە بە شوێن ئیشاگەڕێتەوە ناکرێت گیرفانی لێ هەڵماڵی و داوای پاری لێ بکەیت بەڵێ بزنس زمانە بەڕێزەکان ئەوانیش کە داوای ستافەکەن بۆ نمونە باربەشۆپە داوای ستافەکە دوکانی دەلاکیە داوای ستافەکە ڕوخسەتم بە ئێمەش ئەوەش بە خۆڕایە بەڵام بەسەرە بەڵام هەر بزنسمانێک داوا لە ئێمە بکات پێش پۆستی ئەمرجنسی هەیە و ناتوانێت چاوەڕێکا زۆر پەپەلەیە ئێمە بێ بەرامبەر ناکەین ئێمە چارجەکەین داهاتی وش بۆ ئەدمینەکانە و زایدن بۆ هاوکاریکردنی ئەو کەسانێک کە لە کوردستانە زۆر جار توخوا و تو پێغەمبەر و هاوارمان هاوارەکەن کە هاوکاری بکەین ئێمەش لای خۆمان وعدێکیان پێدەین و زۆر جاریش من لێرەوە بە ئەو بینەرە بە ڕێزانە ئەڵێم کە خۆیان شایەتن ناوێکمان بۆ ناردومان لە کوردستان دامیکە بە $100 یا $50 بەسەر شایمشەکە بە ڕاپەڕێنی کە تۆ داوای ئیشی پرایڤێت و ئیشی تایبەتمان بۆکەین ئێمە هەر مویشە تایبەتەکانمان بێگومان ئەو داهاتی بۆ ئەوەیە و من لێرەشە دووبارەیەکەم و مەسائلی پەنابەری من ئەو ئەدڤایس و شتەکانمان هەموو کۆمپلێتلی خۆڕایی بێ بەرامبەرە من ئیشی کاری تایبەتی ژیانی ترمەیە بۆ خۆم هیچ پاڵپشتم نەبەستەوە بە مەسائلی پەنابەریەوە بۆیە سپاس بۆ خوای گەورە یەکێک لەو کەسانی کە لەوە چێ کەمترین سوود ببینم بەڵام زۆرترین سوودمان گەیاند کاک سەید ئەو پرسیارەم کرد
وتم تا چەند ئەو کەسانە بۆ نمونە کە نامەد بۆ ئەنێرن تا چەند بڕوان پێەکەن ڕاستەخۆ بڵاویەکەنەوە ناکرێت کاک گۆڤنتەوە بچیت ئیسەمە بۆ نمونە حالیەنەکە ئیسە ڕخسەت بێت یا مەجال بێت پێویست بکات ئەتوانن 20 من وەردەم کامێرەکە کە ئیسە من بچمە ناو ئەو پۆسانی کە ئەبێ ئەپروفکرێن یعنی 23 نییە زۆرە سەرەیان گرتو ئاوا توش ناکرێت یەکێک تەلەفۆن بۆ بزانانی ڕاستەیانە بۆ یەکەیت ڕسپانسبڵەتی ئەو کەسە بۆی ئەمەش کردیشمان بە گروپ سەنتەری هەلی کارەکەمان گروپێکمان بۆ داناوە بۆ ئەو کەس بە پرۆفایلی خۆی دابەزێ خۆی بەرپرسیارەتی ئەو پۆستە بکات و ڕقەمەکەی دانێ وە لێرەش داوا لەو کەسانەکەم کە بە شوێن ئیشە ئەگەڕن باتکایە ژمارە تەلەفۆن دانن چکەی وایە زایدەن ئەڵێ من لە ماشتەر بە شوێن ئیشاگەڕن و پۆستەکە ئەکا ئێمەش بۆی پروفەکەین بەڵام تۆ ڕقەمێکت داناوە کابرا تۆ چۆن دۆزیێتەوە وەسپاس بۆخوا بێژگە ئێمە بێژگە و مەسایلی هەلی کار و بۆ بێژگە ئەوەش خەڵک پرسیارێکی لەگەڵاڵای بێ ئێمە بۆی ئەپروفەکەین خەڵک سوود لە کۆمنتەکان وەرەگرێت یعنی تەنانەت هەل لە ژانتاونبوونێکە لە مەتارەکان بگرە تا دەیان کێش و گرفتیتر ئێمە پێیجەکەمان ڕەنگاوڕەن کردووە بە هاوکاری و بە ئاسانکاری و بە ڕێنمایی و بۆشتانە کاک سەید ئەپرسم سەید سەرۆک هەورامی ئەم سەرۆکە میدڵ نەیمە چییە مێلۆت ڕێک فێرست نەیمە سپاسەکەم ئەمێ بپرسم ینی چ شتێکی خۆشە هەیە لەگەڵ ئەو پەنابەرانەیە ڕۆژێک زۆر پێکەنیبی زۆر لەگەڵیان نابووبی زۆر دڵخۆش بووبی چ شتێکی خۆش هەیە لەگەڵ ئەو پەنابەرانەیە وڵی شیرەک و داستانەکانیان بۆ نمونە هیوایە مەسەڵەن باسی ئەوە کات کە ئەڵێ من ڕام کردووە یا کەیسەکەی کەیسەکەی بۆ نردوم بەگریزی بۆم خوێندێتەوە چێتی ئەوەی مڕڵ دادگا بووم یا لە فلان شوێن بووم ئەو شوێن بووە یعنی سێری پرسەکەیەکەی لە ئەوەی کە سێرەکەی کابرا کۆڵبەر بووە باشە کۆڵبەر بۆ تەقەی لێکراوە بەڵام لەم کاتەوە لەو کاتی کە تەقەکەی لێکراوە ئەڵێ وچێتی لە کوێ بوویت مەسەڵەن نیوەڕۆ لە کوێ بوویت وەڵای ئێمە لە سنە بووین لە کوێ کۆڵبەر بووی لە کەش هێورا لە کێوی هەورامان کۆڵبەر بووی لە کێوی هەورامان بۆ سنە 2 ساعت و نیوە کات هەر بە سیارەت و بە سیارە بڕی بۆ ئەوێ لە کوێم کۆڵە دیابەست شانتا و لە کوێ چوویتە سەر شاخ و لە کوێ تەقە و لێکرا یعنی کۆمەڵە شتانێکە پێکانی بزت ئەو گرێت پێکەنی نەدگرێت هەرچەنەوە زۆر فەنی نییە بەڵام چۆن ئەڵەی بەستە زمانی و داماوی تاکی ئێمەیە بەڕاستی ئەوە نەبە بەستە زمان خۆی یا بدەسەوە یان ناتوانێت کە وا بیسەلمێنێت بە شێوێت لە شێوەکان بتوانێت مافی خۆی وەرگێریارە بەداخەوە ئێمە کورد ئەوایە بەبێ ئەوەی کەیس بدەین یعنی بەبێ ئەوەی کەیس بدەین ئەوایە ئێمە لێرە پەنابەریمان قبول کرابایە لەبەرەکە ئێمە میلەتێکی چوار پارچەین لەبەرەوەی کە هەموو جیهان ئەیسەلمێنێت ئەمریکا خۆی و بەریتانیا ئەوروپاش لایەن سلمێنراوە کە ئێمە میلەتێکی چوار پارچەین و زیاتر لە 40 ملیۆنین وزاوت نەیشن وەکوڵێ بەبێ وڵات و بەبێ ئاڵا بەبێ فڵاک و بەبێ ئەوە بەداخەوە کە ئێو پارچشکە هەیە چەند چۆنەڵی چەند پارچی تریخیکا لێ ئەبێتەوە و دوای 30 ساڵ تایسە هەر خۆخۆر و دژ بە یەک و چەقۆ لێکتریە ساوین هیوادارین ئێمەش بتوانین ڕۆژی لە ڕۆژان وڵاتمانە بێ ژیانمانە بێ خاکمانە بێ سیستممان بێت کە بتوانین شانازی بکەین بە خۆمانەوە کاک سەید دەپرسم هیچ ڕۆژێک یاخود هیچ سادێک لەم بوارەی خۆتا کارە کردووە سەر بادیەوەی کە چەندێ ماندوو بوویت ڕوبەڕووی کێشە بوویتەوە لەلایەن بەرامبەرەکانتەوە کاکە گۆڤا من لەسەر شتی مەسایلی شخصی خۆم ڕوبەڕی هیچ کێشێک نەبوومەتەوە بەڵام ئەوەی کە بووم لەسەر پەنابەر بووە بۆ نمونەوە خوشکوبرا هەیە ئیسێک چاگەزان کە ئەو کەسی گوێم لێ بێزانێم بەسم چیە 1000 پاوەندیان لێ سندرا بوو بۆ نووسینەوەی کەیسێک بە قەڵەمی پاندان ئەم بە ڕێزانە تەلەفۆنیانە کرد بۆ ئەو کەسێک کە ئەمیشەی کردووە وەڵامی نەیابوونەوە کاتی پەیوەندیان بەمنەوە کردوتیان زیاتر لە 20 جار تەلەفۆنمان کردو وەڵاممان نایەتەوە تکایە تۆ سێرێکیم قەزیەوە بکە بزانن تا چەند غەڵەتیە شاکیتایە ئێوە بۆ پەیوەندی ناکەن بۆ کەسە خۆیەتی وڵایەوە 20 جار تەلەفۆنمان کرد وەڵام نایەتەوە لە کاتێکی هەزاریشی لێسەند بوو لەو کە حاڵتانە ئێمە تەلەفۆنمان کردووە تەداخڵمان کردووە سواز بۆ بەڕێزە پارەکەشی گەڕانەوە بەڵام کەزانی کە من ئینڤۆڵڤ بووم تەداخڵم کرد بەڵام پاشچی بۆیە ئێمە هەندێک جار پۆستمان کرد لەسەر مۆزوعانە ئیتر نیارمان بۆ دروست بووە ئەو کەسانە هەستاون بە شێوازێکی تر لێمان بدەن بە فەیسبوک علوج بە ناوبانگ خراپکردن بە ڕیپۆرت پێیجەکە بە زۆر مەسائلی تر بەڵام تۆ سەرباری ئەوەی کە ئەم هەموو خزمەتە گەورەیە ئەەکەی ئەگە خەڵکانێکی بیانەوێت لە کەدارێکە یا شتێک کەس ناتوانێت لەبەرەوەی تۆ خزمەتێکی بۆ خۆبەخشیکی گەورە ئەەکەی کارێکی گەورە وڵی ئەوەی ناخۆشە ئەمڕۆ ینی سەرنج ماوە نەکە بۆ خۆشم هەندێک جار بۆ شت بووە بۆ پێیجێکی تر دروست کراوە ینی حیفم لاتۆ لە 120 کەس بڕای بۆ وەزع ئەکردووە
لە کاتێکا ینی وەکو چۆن ئەڵی وەکو مانگ ڕوون دیار بۆ شتوانە بوو بۆ منە بۆ پێیجی تر بینیمەوە بۆ کەسایەتی تر بۆ خەڵکیکە یعنی یەکسە دەستیان کردو بە فیشەکنان بە تاریکیەوە یعنی ئەبێ ئەو ڕێژش نەبێت چکە کاتێک کە تۆ شتەکە ئەبینیت تۆ ناکرێت یەک هەڵەت ئەوە وا لێ بکەی کە 100 چاکە لەبیر بیتەوە ئەی تۆ 92 چاکەکە چی لەکەی بەڕاستی ئێمە نابێ میلەتێکی سپڵە بین ئەبێت زەربی سفر نەکەین کارەکانی تر تەنها لەبەر غەڵەتێک و لەبەر ئەوەیەک بەڵام کاک سەید دەپرسم کورد وتەنی قسەیەک هەیە ئەڵێ قەومێکی زۆر خۆخۆری ئەمە تا چەند تۆ ئەمە ئەبینی لە کووردا لەو ماوەی کە چەند ساڵە ئیشەکەی لە بۆ خزمەتکردنی تاکی کورد وڵای بەداخەوە کاگۆڤەت ینی خەڵک بۆ ئایدی نردووە مادیەون بووە ڕاستیش ناکە پەنی بە برادرەکەی هاوە وسێتی فاسعیکە وسێتی ئاشکرایکە ناوی چییە وسێتی دیتەڵەکەی پۆست بکە یا بۆ منە خەڵکی وایە پۆستی باڵە چۆ بۆ باڵێکی تر یا پیشانی کەسێکی یاوە ئەم کەسە چوە دیتێڵسی ئەم کەسەی بەکارێ ناوە دوایی لە مخالفی قانونیە لە سەرپێشی یاسایی شۆفێریە بەکارێ ناوم دیتێڵانە و خەرامەکە بۆ کەسە چوەتەوە یا خەڵکە بووە ئیشی کردووە لای بزنسمان ئەم برا بەڕێزە هاوکاری کردووە یارمەتیەوە پارەی پیاوە بەڵام یەک ڕۆژ پێی کەوتو بەلایە ساحبیشەکە یەک کەوتێتی هەر بڵی لەل یەک ئەوەی لەگەڵا بووە ئەم چشکاتی دەکردوتی وڵات دووکەڵ ئەفرۆشێ و ئەم شتانە و دایانە بەسەر کابرا 10,000 غەرامە و دوکانی داخراوە و ئەم کە سەرەتانە بەڕاستی هەن بەداخەوە تۆ کاری ڕێکخراوەیی ئەەکەیت چۆن نتوانی لە پاڵ ئەمەیان کارەش بکەیت خۆشببختانە ئەستێرە کوردەکانی بەریتانیا کە لێرە ئەوانەی کەوکو من کاری خۆبەخشی ئەەکەن کۆبووینەوە هەممان ڕێکخراوێکی کوردیمە پێگەنا کۆمەڵێکی کوردی بەریتانیامان پێگەنا کە ئەسێرە دیارەکانی ئێرن کە جنابەت لات معلومە و ئەیشەناسی لە نزیکەوە بێگومان هەریەک لە ئێمە بەرپرسیارەتێکمان لە سەرشانە بەندە وەکو بەرپرسی مرۆیی لە ڕێکخراوی کۆمەڵی کوردی لە بەریتانیا لێرە دەست بەکارم و ئەو ئەرکەم پێسپێراوە خۆم بە خۆشحاڵ ئەزانم و جەنابتان ئەم بەیانێک کە تەلەفۆنتان بۆ من کرد من خۆم شخصی لە ماڵێک بووم حتا باجەکەی کۆمەڵی کوردی بەریتانیاشم لە بوو سندیم کردەوە کردمە ناو سیارەکەەوە لەکوێ بووم لە ماڵێک بووم هێڵمەکردن یارمەتی مەیان بەدەمیانەوە چووم بەڵام ئێمە ناکرێت کاک محەممەدی بەرز ناکرێت کاگارەمی بەرز ناکرێت کاک گۆڤی بەرز یا هەیەک لە بەرزەکانی کە ناکرێت هەر شتێکیان کرد بتوان تەسویریکەن یا وێنێ بگن و چالاکیە چکە من زۆر جار تێکەڵاو بەرکەوتم لەگە عیلەکان هەیە بەیان لە عیلەیە بووم بەدەمیانەوە چووم تەلەفۆناتیان هەبوو بۆ شوێنەکان بۆم کردن بەناوی کۆمەڵەکە چوومەلایەن پێویستی نەکرد تەسویریکەم لەوریکە عیلە بوونەوەش پێیان خۆش نەبوو خۆ هەرچەند ئەو تەسویرانە پێویستە زۆر پێویستە بۆ ئەوەی کە گەشاوە بێت سەوز بێت ئەو جێگە دەسانە بۆی کە بێتە نەریتێک بۆی بێتە چاو لێگەریەک بۆی کە درێژە پێدەری ئەم ڕێگەیە زۆر بێت یعنی بۆی کە ناوبێت نبینەوەی کە بڵێن چاکە خوازی نییە هەمووی خراپەکاریە کوردوا و کورد ئەمە بۆیە بەداخەوە ئەگەر لەو چێدا خەڵک زۆر بیست بێتیان کە ئەو کەسانی کە تازای لە بەریتانیاڵە نەکەی نزیکی کورد نەکەویتەوە ئەم مستەلاحە هەیە و ئەم قسە زۆر کراوە ئەگەر وانە بڵێن وانە بەڵام بەداخەوەکەوە من پشتیوانی ئەو قسەیە دەکەم چونکە خەڵکگەیە کوردێک کە دێتە وڵاتە ئەڵێ تێکەڵاوی کورد هەر نەکەیت چیت هەیە بۆ ئەم تێکەڵاو نەبوونە خەڵک تووشی خەمۆکیە کا تووشی چه حاڵەتێکە بن بەڕاست ئێمە نابێت لێگەڕین لە کە ڕەشەکان خامسپیەکە دابۆشن و ڕۆشنایەکە دابۆشن ئێمە فایتەکەین ئێمە شەڕەکەین ئێمە ئەجەنگین دژی ڕەشیەکان دژی ناومێدیەکان دژی کارە خراپەکان کۆمەڵی کوردی بەریتانیا کاری جوانەکە خۆبەخشی ئەکا خەڵکانی کە قسە ئەەکەن ئەو خەڵکانە یا خۆیانەویشیان پێ ناکرێت یا وەکو چۆن دەڵی باگراوندێکی خراپیانەیە ڕێزی بشمەیە بۆیان بەڵام بەخۆی گشتی کاری جوان هەر باشە کاری باش هەر باشەیە من زۆر جار یعنی بەڕاستی لەم ماوەی پێشوا لە سەفەرێکی دوور بوون دەروی وڵاتی بەریتانیا لە ئەوروپا و وڵاتانی کە بووم بڕواکەی زۆرە لە وڵاتیکی ئەوروپیا لە چۆن ئەڵی یعنی وا غیرە ممکنە چۆن لاخۆوان کللتورێکەیە ڕووی بە جادەیەکە ئەگەر جادەکە بەرە دەیەک بڕوا سیارەیە یە سوارتەکە یا بۆ نمونەکە بزان تۆ بەتەنیا لەو ڕێگەوە ئۆستۆپەکەن هاوکاری بکەن من لە ئەوروپایە کە ئەو شتە ئەسڵەن کللتور نییە ڕەمز نییە هیچ لە سەتایەک ئەگەر ڕێی تێبچێ شکاوم سیارە لایاوە لەگەڵ ما بڕواابێ بە سەعات و نیو کابرا زۆر شتیشی پێ بووی هەڵپی کردوم دوای کورد بووە نا کوردیشی با بە ئینگلیز بوو این بورە ئەوروپی و بە ئینگلیزی قسەم لەگەڵا کرد زۆر یارمەتیام زۆر ئەو شتەی بۆ کردم حتا تەنان بە سیاری خۆی چونە شوێنێک هاتینەوە ئەمە چییە؟ ئەمە هەر ئەو حەدیثە بکە بۆم باس کردی کاڵێ کاروباری مرۆڤەکان ئاسان کرد لەسەر دنیا لەسەر زەویە لەوەش جوانتر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەگەر تۆ بیت 1000 مانگە پێما بێگاڵنەکەم لە مزگەوتەکەی منان نوێژ بکەیت و یا بچی بەدەم کاروباری برایکی مسلمانەوە ئەوم پێ خۆشترە نوێژەکان کە لە مزگەوتەکەی منایەکەی
وەلو کان هزار نوێژیش بێت یا هزار ماگەشتێکی وایە هیوادارم بەم ڕاستکەنەوەەوە بەڵام نەسی قسەکە مینی معناکە ئەسلەتی معناکەوەیە کە تۆ بەدەم کاروباری خەڵکەوە چوون لای خی گەورە زۆر پیرۆزە ئەرکێکی زۆر باشە لەم دنیا ژێتەوە ڕێت هەروکو من چۆن ناتەوە ڕێم لێ یعنی ئەو شتانە بۆیە زیاتر من هانەدات و ئێمە لەسەر ئەو پرەنسیپە کۆمەڵەکەش دامەزرا و بۆ شێوە خزمەتەکە با خەڵک قسە بکات بەڵام ئێمە کە توانیمان ئەو ڕنگدانەوە زۆرکەین ڕەنگە سپیەکان زۆرکەین ئەو کاتە ڕەشەکان گیان نابێتەوە و لە کە ڕەشەکان دیارە بن و فەنابن. کاک سەید دەپرسم گەنج کە لە وڵاتی خۆیەوە دێت لە کوردستانەوە دێ ئەم هەموو هەلاکە و ماندووبوونە کە دێتە خاکی بەریتانیا ئەڵێ هەموو شتێک تەواو ئایا ئەمە وایە؟ وڵی بەداخەوە من ئەڵێم جیاواز لەوەی کە ئەگەر لە ڕێگەیە دەستبڕینی قات ببورن قاچاقشی هەیە و کەسیکەی نێرێت ئەگەر لە ڕێگا خنکان هەیە ئەگەر نەگەشتن و ناسۆر و ئەو تیاچوونە هەیە بێگومان لە بەرتانیاشا تیاچوونەکان کۆتاییان نایەت و دەستبڕینەکان کۆتاییان نیشتای نەهاتووە و ناومێدی و بەلاڕێچەکان نیشتای کۆتایی نهاتووە بەڵکو بگرە ئیتلیارە سەرتاکە دەست پێکات زۆر نەو پەنابەرانی کە لێرە لە ناو گێژاوی ئالدەبوونی دەرمان ئاخینکێن زۆر ئەو کەسانی کە لێرە لە ناو گێژاوی بەلاڕەداچوون و بە ئیشی نامەشروع و نایاسایی و لە کونجی زیندانەکانەوە تیاچێن و ئەخینکێن مەبەستمەوەی کەیش بێن چۆن بە دەریایە کاڵین تیاچوو بەڕاستی مەشە تیاچوونە هەر تیاچوونی پەنابەر هەرو نیە لە دەریای ناوەڕاست و لە دەریای دەریاکانە تیا بچن بخنکێن بمرێن بەڕاستی ئەوش خنکان و مردنەکە لێرەکەوێتە سەر جادا یا لێرە لە کونجی زیندانەکان خۆیە بینێتەوە یا لێرە لەسەر مەسائلی بزنس و تەمەحکاری یەکتیە دەنە بەرچەخۆ بەڕاستی لێرەش هەیە بۆیە تکاتان لێ یەکەم برانی بەڕێز ئەو کەسانی کە جوان دەگی منە لە سایری لەسەر مەسائلی دنیای لەسەر شتێکە بە پارە حەل ئەبێت من زۆر جار تەلەفۆن بۆ کرێ پەنابەرەڵی کاک سەید چیم لێگە خێکا خۆمە کوژم بە قوربانێ بم بۆ خاتری خۆ کاک سەید وەرە بکە بە خاتری خۆ کاک سەید بۆ خاتری خۆ کاکەوە چی و خاتری خۆ لە چییە برای بەڕزم چی بووە مشکلێکی زۆر گەورەمەیە یەکسەڵم چی بێ ئەڵم بە پارە حەلەوێ ئەگە بە پارە حەلەبێ قابلی ئەوە نیێت و خۆتی بۆ لێ چکە ناکرێ ئینسان خۆی بکا بە خزمەتکاری پارە لەسەرەوە بێ خۆی لە خوارەوە بێ خۆی تیاچی پارەگەی خۆی بێنێتەوە ئەخ زۆر کەسەیە لە پێناو ڕقم بەرزکردنەوەکانە کەوتەتە کونجی زیندانەوە 10 ساڵ زیندانی کراوە پارەکانشی لە دەرەوە بەدەست براکەوێتی کە سوکارەکەوێتی 10 ساڵ عمر تێپەڕێنێ لە کونجی زیندانە بۆچی لەبەر ئەوەی کە پێی خۆش نەبوو فڵان کەس لە گوزەرەکەیە دوکانێکی حەلاقی بکاتەوە یا پێی خۆش نەبوو شەریکەکەی وای لەگەڵ بکات یا ستافەکەی ئەوە بکات ئەگەر ئێمە شوێنی جنێ و منافسەی بزنس و مەسایلەکانی ئەوەیە بکەوین لە وڵاتانە ئەبێ هیچ ناین خەریکی شەڕەشەقۆ و ئاژاوەنانەوە و مشکلە و فیتنە و فەساد و شتانەوی مەڕاستی بۆ هیوادارم دوورکەوینەوە لە مەسایلانە تەواو نییە پەنابەر گەشتە بەریتانیا مەعساتی بێئقامەیی تووشە بێ مەعساتی بێئیشی تووسە بێ مەعساتی غەریبی و کابەی غەریبی و هەچەند بەریتانیا بەڕاستی من هەموو بە کوردستانێکی پێشکەوتو وەسفێکەم ئەڵی کوردستانە بە پێشکەوتوی مەسان بۆن مناڵی بە کوردستانە پاش 100 ساڵتر باشە ینی بەو شێوەی کەیسا جوانە و هەیە ئەمانە ینی بەسمەوەی تااقەتی تایە لە چاو وڵاتەکانی تررا زۆر باشە بەڵام دووبارە ئێرش کابێتیایە ئێرش جەزب و زەجری غەریبی تایە کە زۆر جار بینیوانە ینی پۆستەکری گەنجێک لە هیچ خۆڕایی جەڵدەلیاوە ئەمانە هەمووی مەراقێکە خەفەتێکە کە بە نەوترایی بە کپی بە تەمولیاڵی لە دڵەکانە هێڵێتەوە و ناتوانانی بۆ کەس دەرکی بکەیت و باسی بکەیت. کاک سەید ئەو گەنجەی کە لە کوردستانەوە دێتە ئێرە کە ئەڵێ هەموو شتێک تەواو لێرە ئایا لە دوای ئەوەی کە ئەگاتە بەریتانیا ئەم گەنجەوە بیرەکاتەوەی تر گەیشتە بەریتانیا هەموو شتێکی بۆ کراوە هەموو شتێکی بۆ دانراوە کلیلی دەرگاکەشیان داوە کە خۆی هاوبێ کلیلەکە بکاتەوە دەرگاکە بکاتەوە کە گەشتە ئێرە چ پرۆسەیە ماوە چ شتێ ماوە بۆی بکرێت. وای ئەو شتانە لای زۆر پەنابەران ڕوونە کە تۆ گەیتە ئێرە لێرە لە سفرەوە دەست پێکەی بەڕاستی ژیان لە سفرەوە دەست پێکەی جلەکانی کەنتۆرەکەی لە ئەو جلانی کە لە کەنتۆرەکە تا بە کوردستان تەواو تۆ لە ئاسیان بردویت تۆ لە هەستیان بردویت تۆ لێرە کەنتۆرێکی تر و جلێکی تر و پێڵاوێکی تر و ژیانێکی تر و هەوایەکی تر هەڵ ئەمژیت و لەبەر ئەەکەیت و دەرکی پێ ئەەکەیت بۆیە ئەم سەرەتایە کورت نییە ئاسان نییە بە کۆمەڵێت تراژدیا و ڕێگای تەنیا تێئەپەڕێت بە کۆمەڵی گەلێکی نامویە تێپەڕێکە ئەو کەسە لە 150 معنەویاتی ژیانت ئەپلیشێنێتەوە هەندێک جار وا هەستەکەی بخۆت ئەو هەستت بۆ دروستە بێت کە باوکمردنێکە هەستەیە بەڵام هیوادارین پەنابەران خۆڕاگرت بن
لەوانەی کە شانەیەتە ڕێگەیان و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە پەنابەر لەم وڵاتانە خۆی فێری خوێندن بکەن بچنە دەستگاکانی خوێندنەوە خۆیان ئاشناکەن بە یاساکانی وڵاتە ئەمەوە ئاکات ئاسانکاری بێت چکە کاتێک کە تۆ پۆستێکت بۆیەت پۆستەکە هەواڵێکی ناخۆشە ئەگەر تۆ شارەزاییت هەبێت و پشتە سەر سایتی گۆڤدوریەکەی ئەپێڵی کەیتەوە کێشەکە تانەی لێ بدەیت یا بۆ خۆت حەلی بکەیت یا بۆ منە بتوانانی چۆن ئەو ئیمێڵە بکەیت بۆ ئەو دەستگایە ئەوە تۆزێ خەفەتەکانی سەرشان ئاسانەکە لەوەی کە دەسەوەسان بۆسییت و نەزانیشی بکەیت و چی نەکەیت و هەرچەند سپاس بۆ خوایسال کۆمەڵ دەستگایەکی زۆر لە بەرتانیا بە تایبەتی ئەم شارێ منیتیایە دەستگای ڕەفیژ کانسڵیتیایە بەڕاستی ئەمە دەستگایکی زۆر چاک و بەڕێز و خزمەتکارن کە کارێکی باشەکەن بۆ خەڵکان و بۆ خەڵکانی بیانی کاکسەی دەپرسم جیا لەوە من لەیەکێ لە پۆستەکان تا بینیم بۆ جژن عیلەیەکت هێنا بۆ لای خۆت لەگەڵ ئێوەیە جژنیە ئەمە چۆن بوو؟ سەرتا لە پۆستێکمان کرد باسی ئەوم کرد کە ئێمە خۆشحاڵە بین ماڵی سید کراوەیە بۆ عیلە بەڕێزانی کە تازاتن دە بەرتانیا و لە ئوتێلەکانن بە ماڵی کەسی خۆیان بزان و بێن لەگەڵ ئێمە جژن بکەن بە شانازیەوە سپاس بۆخوای گەورە ئەو برایانی کە لە ماڵمان بوون بینیان جژن ماڵ ئێمە چەندێ بە شەوق و زەوق و چەندێ خەرەباڵق بوو الحەمدولله ئەوە بەڕاستی یەکێکە لە خزمەتەکان ئەوە من جژنم بەڕێ کرد لەگەڵ ئازیان دۆستانە نە لێم کەم بوویەوە نزیانێکیشم کرد بەڵکو بگرە حرمەت و احترامێکی کەمان زیاد کردووە خەڵکیکی تر بە من ئاشنا بوو من بۆوان ئاشنا بووم و مەسەلەن ئەوەیش نەبێت لای خۆی گەورە ون نابێت بەڕاستی ئێمە لە ڕابردوومانە دیوەخانە کوردیەکان پیاوە ڕشتیەکانمان لە کوردستان هەمیشە بەوە نورانی ترە بوون کە تۆ لە هەستێکدا غەریبی لە لادیەک لە شوێنەکەیان بریتەوە بۆ ماڵەوە یعنی و کاتە تۆ بە کەسوکار و بە مام و بە باوشی خۆت دەزانی ئەو کەس و ئەو ماڵ و ئەو شوێنێ بۆیە من ڕاوپڕ لەنا ئەو خانەوادانە گەورە بووم لەنا ئەو خەڵگەلەیەت گەورە بووم کە ئەوە ڕفتاریان بووە بۆیە ماڵی منیش هەردەم کراوە بە ڕێ پەنابەرانە دەتوانی بەتماچێک کاکسەید وەکو ئەوەی کە خۆت باسی کرد ئەی چیت کردووە بۆ سینگڵەکان باوا بڵێ جیاواز لە شتانی کە باسمان کردوان هەلی کار و سنتەری کار و خستنە سەر ئیش و ڕێنمایی و چی و بگرە بێدەوانە بۆ واتنەوە ماڵ و خزمەتکردنەش بەڕاستی موسیقوتەکەش بێت بەدەر نەبوون بەڵام معاناتەکە زۆربەی لای عیلەکانە خێزانێکە دوو مناڵی لەگەڵایە زۆربەی ئێشوازارەکان بۆ خۆی نیە بۆ مناڵەکانیەتی بۆ ئێمە ژەوە مالە بەرچاو کردووە کە بێنەوە خزمەتێکیان بکەین کە مناڵەکانمان لەگەڵ مناڵەکانیان یاری بکەن و جێ بگۆڕن و کە بزان کە سوکاریان لێرەیە و بەدەمیانەوە بین بۆ شێوەیە چکە بەڕاستی من خەڵک واتە ماڵم وتی خزممە بۆ حەزم نەکردووە مەسان ئەو کەم هاتوتە ماڵەکەی تۆ بە ماڵی مام و کەسی خۆمانمان زانیوە سپاس بۆ خۆی گەورە من مەمنونیانم کە بە مام و بە کەس و کاری خۆی ئەوان نەزانن کە یان بەسەرمانەکەنەوە خۆشحاڵە بین و ئەو بە ئەرکی سەرشانی خۆمانمان زانیوە بێگومان الحەمدلله بینی شد ئەم جەژنە ماڵمان بەدەر نەبوو لە ئاپۆڕای گەنجە خۆشەویستەکان کاکسەید پرسیارێکی زۆر گرنگ بەلامەوە کە پرسیاری خەڵکە مانەوە لە ئەوروپایە گەڕانەوە بە کوردستان بێگومان ئەو کەسانی کە خاوەن ئومێدێکن بەرنامەیە کاتم بۆێرە توانن لەسەری چ بکەن و بڕۆن و یان ئەو کەسیشی کە بەرنمەیەکی نییە هەروە کەوتۆتە شوێن قسەیەک واتە بۆ ئەوروپا بێگومان من ئەتوان بڵێمەوە گەڕانەوەی باشە بە کوردستان بەڵام وەکو پرسیارەکە بکەینە جددی یعنی بۆ ئەبەت هەر ئەوروپا یا گەڕانە بە کوردستان بێگومان ئەگەر تۆ ئەگەر ئیسش بە پێوە نەگەڕێیتەوە بە مردووی هەرێ بتگەڕنەوە کوردستان خاکی باو با پیرانمانە ناتوانێت حەشای لێ بکەین کوردستان ئێمە کللتورێک تەمەێک نیو تەمەێک تیاژیاوین ناتوانانی تۆ کراسی بێ لەبەری داکەین و ببڕێتەوە بێگومان من خۆم شخصی خۆم ئەگە هەلومەرج باش بێت ینی سیستم هەبێت کۆمەڵە شت هەیە کە بەرەواشی بڕوات ئەمڕۆ نایخەمس بێت لێگەڕێمەوە بۆ زیێدی باوە بیران بەڵام هەندێک جاریش کە پۆستەکەین لەسەر نەرینیەکان کە لێرە ئەو دۆخەی کە پەنابەر چەقی تیا بەسێت و ئەو خەمۆکی کە لە بەرتانیا هەو لە ئەوروپایا هەیە ئێستا بۆن منە لە دیارتنی شتیانە چییە من حەزەکەم خەڵک پشڕاستی قسەکەم کاتەوە لێرە سیارەکەت بای 2000 پاوند بێت و بای 20000 پاوند بێوەکو یەک وایە هیچ کەس خۆپیاسەیەکی نییە و کوردستان نیە بڵێ دوو برا لەسەر خەم ئەچم لە گۆژە لە فڵان شوێن جێک وەرەگرم لێرە هەموو ڕۆژێک جمعە بێ لای تۆ هەروەکو یەکی وایە چکە جمعەکانی ئێرەوە نییە بڵێ وەڵا ئەم جمعەچین بۆ ئەحماوەیاچین بۆ سیتەکیاچین بۆ فڵان شوێنەکە ماڵ باجی فڵان و ماڵ کاک فڵانە ئەو شتانە نییە لێرە بە ساڵ لێتە ڕوا بە دەیان وەرزی بەهارە ڕوات دوو سەیران ناکەیت بیشی کەیت یعنی وەکو چۆنڵی میوەیەکی پلاستیکی کە هیچ تاموکی نییە بۆ جوانیە جوانەکانی ئێرەکو میوەیەکی پلاستیکی وان جوانەکان لە چاوان ناشنە دڵەوە یعنی ناچەکەتە دڵت ئەو جوانی ئەو خۆشیە بۆیە لەبەرەوەی کە ئەمە لێرە گەورە نبووین بەڵام ئەوە جیایە ئەوە قسەی لای مناڵەکانی من وانییە
ئەو قسەی لای مناڵەکەی وانە چکە من کاتێک چ بۆ کوردستانی کەی بچینەوە بۆ ماڵی خۆمان کەی بچینە وڵاتەکەی خۆمان ئێتم باوەگیان ئەمە وڵاتی خۆمانە بەساکە هەموو جارێ باسم نەکردو بۆ ئەکسپلێن نەکردو ڕۆم نەکردێتەوە بەڵام ئەو گوێ گرێت باسی خۆش کوردستانی بۆ بکە باسی ژیانی کوردستانی بۆ بکە باسی باوەپیرانی بۆ بکە هەروەکو ئەو قسە وایە کە ئێمە بە مناڵی باوکمان باسی عەبدولکەریم قاسم و باسی مێژووی عێراقی کردواوانە وەکو خەوێ گاتە بەرچاومان ئێمە لاقمان نەبوو بەسەر چێش و چێژەکەی یا ئێشەکەی یا ئازارەکەی ئەو مناڵەکان ئێمەشکە لە ئەو مناڵانکە لێرە گەورە بوون یا گەورە بوون کاتێ باسی کوردستانوانیان لێکەیت وەکو شتێکە یعنی چێڵێ باوکم چەند دواکەوتانە بیرەکاتەوە لەو چڵ ناو مێشکی خۆی وا بڵێ بۆ لەبەرەوەی کە ئەو جیاواز لە کولتورێک لێرە ژیاوە بەڕاستی بەداخەوەڵم ینی دوای 30 ساڵ حکومڕانی حکمی کورد بەڕاستی بەداخەوە وای لێیاو کە ینی زۆرینەی کورد بێت هێلانە و لانگەل لە وڵاتی بێگانە وڵاتەکانی ترا بکە کە لێرە وەشە بخاتەوە بۆ هەتاهەتایە زۆریشمان لێرە ماڵەکانی کوردیان بیرچێتەوە زۆریشمان لێرە بۆ هەتاهەتایە ناگەڕنەوە کوردستان بە زۆریشمانی لێرە مردوون بەڕاستی کورد پەرتەوازە بۆ بە هەموو ژیانە میلەتێکی بێخاوەنین میلەتێکی بەڕاستی بەداخەوە وەکو چۆنەڵی نەو بڵێ ئازارەکاسی جیا لەم هەموو ئازارێکی ئێستا باسیەکەی ئازارێکی کەش هەیە لە نێو گەنجان لە وڵاتەیە کابرا ئەم هەموو خەموو خەفەتەی هەڵگرتووە لە کوردستانەوە هاتووە بۆ ئێرە لێرەش حکومەتی بەریتانیا پێڵێ ڕەوانەی ڕواندا دەکەم ئەم هەموو خەفەتە چۆن هەڵەگیرێ ئایا چ بڕیارێکی تازە چی یاسایەکی تازە هەیە بۆ ئەوەی کە پەنابەرەکان هەن لە وڵاتە بهێڵێتەوە وەڵی کاک وەڤەگیان ئەم مەسەلەی پەنا ئەم مەسەلەی ڕوەندایە یەک ئاراستە نییە بڵێ ئەوە خەتەکەی تووتەوە یعنی ئیسا فەرعی لێبووەتەوە ڕێگری یاسایی بۆ دروست بووە ئەمان سوورن لەسەری بەحساب قەرارە لە چەند ئایندەیەکی بەحساب نزیکە یەکەم وەژبە بنێرن بەڵام ئەمە ئاسان نییە من خۆم ینی زۆرجار خەڵک بووە دیپۆرتەکەی کانسڵ کراوەتە لە بەرچی لەبەرەوەی کە فەوزایەک و فەرتەنەیەک دروست بووە ناو تیارەکەیە کاپتنیش ئامادەی ئەو فڵایە نەبووە و فڕینە نەبووە و شتەکە کانسڵ بۆتەوە تەسەوەر کە 50 نەفەر 100 نەفەر ناو تیارەیەکەوە هەرێکی بڵێ هەرێکی قاچی بدا بە زەوی فەوزایەک و قیامەتی دروستە بێت ئەمە ئاسان نییە وا دواوەش ئەگە خەڵک هەر بێت و ئەمان هەلێەوە بینەر بۆی ئەمە ئاسان نییە ئەمە نەک بە زمانی سید بڵم ئاسان نییە بە زمانی ڕێکخراوەکان بە تریزامەی کە ئەو لە پەرلەمانام قسەی کرد بەوەی کە لەمپەری یاسایی لە بەردەمایە ئەم قسانی من دووبارە ئەوەش گرنگتێک نییە بۆی کە بڵێ ڕوونادا من چ ئومێدێک هەیە ئومێد گرنگە ئومێد یەکێ لە بجار باسی ئەو بکەم کە بڵێم ئەمەم تەواو بکەم ئەمانەگە ئەمەش بکەن لۆژی چەند پەنابەرێکی دامە و پێ و بێت و چەند زگورتێک چکە تا ئیسا ناتوانەوە لەگە عایلیا بکەن چکە مەسایلی مناڵیەتە باسەوە زۆربەی عایلەکانش لە ئوتێلەکان مناڵەکانیان لە سکوڵان مناڵ لێرە چووە سکوڵ قابلی دیپۆرت نییە بەی شێوەیەک بەسە لە عایلیتیان نیە لەوە چەند بۆ هێوەرکردنەوەی باڵانسی سیاسی خۆیان چەند پەنابەرێک بنێرن بۆی کە بڵێن کردمان لەسەر قسە خۆمان سووربوون ئەگەر نا ئەمە لە هەڵبژاردنەکانی داهاتووە زۆریان لەسەرەکەوێت ئەگەریش نات ئەبێت خودی پریتی پێتەڵ دەست لە کار کێشێتەوە لەبەرەوەی کە لە هەمبەر ئەم شکسە گەورەی کە بەسەریایەت ئەویش لێ ناگەڕێ بەسەریا بێت بۆیە دوور نییە یەک دووەش بە بنێرێت بەداخەوە لەو چوە سەر بگرێت باز هیوادارم سەر نەگرێت هیچ گرنگتێک نیەت هیچ پارێزەرێک ناتوانێت بڵێ لە 100 سەرگری یا سەر ناگرێت بەڵام ئەوەی هەیە کە لە تیڤەکان لە هەواڵەکان لە زاری خۆیانەوە کە ئیشیان بۆ کردووە لە سەتانەوەتی پرۆژەکە تەواو بوو و ماوەتەوە سەرەوەی کە خەڵک بنێرن کاکسی دەڵێم دواوتە چی ئومێدێکە هەیە بە گەنجان دواوتەی خۆتمان پێشکەشکەی سپاس دەکەین وڵی منەڵم ئەگەر من ئمڕۆ یاخواوانی لەش لە کارواشایی شەکەن دەشیان ساغ بێ خاوەن کارواشەکانش ماڵیان ئاوا بێ خاوەن حەلاقەکان دەستیان خۆش بێ هەمویان برای بەڕێزن چاوان ماچەکەین زۆر جار بۆ سحبەت قسەگەلێکی خەڵکێک پۆستەکەی نە پێیجەکانە مەسمع ئازارداری کەس نییە مەوەسمانەوەی کە حەق بدرێ بە ستاف حەق با بە خاوەن ئیشەکەی بێوجدانی نەکەین بەرامبەر یەکتری بەڵام من لێرەیە ئەمە شتێک بڵم کە ئەو کەسی کە توێتە بەرتانیا بەتەمای ئیشی غەسلکەی ئەو ڕۆژەی کە ییتە بەرتانیا ئیشی کارواش یا قەسە سیارە شتن بکەیت تا 10 ساڵتریش هەبێ هەر ئیشا بێ بکەیت بۆ نمونە یعنی هەر ئیشە زانی ئەو فێر بوویت پاش 20 ساڵ تێپەڕی سەرکی 20 ساڵ تەمەن تێپەڕی هەر غەسلت کردووە بەڵام ئەگەر تۆ بێت 4 ساڵدانی بۆ خوێندن لە وڵاتەیە 5 ساڵدانی بۆ خوێندن لەو سەرەوە قازانجەکەی لەو سەرەوە ئەوەکەیە خۆیت چکە بەرهەمەکەی خۆیت چکە تۆ تەمەنە 40 ساڵ بێت و 10 ساڵ غەسل بکە لە 50 ساڵیا لە قاچەکەویت و ناتوانیت وا بێواز بێنیت بەڵام تۆ پاش 10 ساڵتر لەسەر لە ژوورێکە لە ئۆفیسەکە دانیشیت بە ئۆنلاین ئیشەکانی خۆتەکەیت هاوکاری ئۆفیسێک و بوارێکی پەنابەری مەسائلێک قەزیەک شتێک کۆمپانیایە کاشێری شتێکی کاغارێکی کە سەرماوگەرمات ئەوە نەبێت تەسیر لێ نەکات و کارەکەت ئاسانتر بێ خوێندن زۆر پێویستە زۆر ئەساسە بۆی هیوادارم ئەوەی کە باری گوزەرانی کوردستان باشە با لێرە بخوێنێ ڕجای خوای لێکە
ئەو کەسێکی لە کوردستان باری ژیانی باشە بانەیە بۆ ئەوروپا چکە بەڕاستی زۆر کەسکەیەتێ ئێرە ئەبینێ ئاوایە تەقبولی ئەو تەنایی و ئەو جۆرە ئیشی ناڕەحەتی ئێرە ناکات چکە بەڕاستی فیتەرێک لە کوردستان بەتەنیا ئیشی فیتەریەکە بەس فیتەر لە بەرتانیا بێ ڕۆنی سیارش گۆڕێ لە کوردستان ڕۆنگۆڕین ئیشی جیایە فیتەری ئیشی جیایە بەس لێرە مەوەسم چییە زەحمەتەکە بە جۆرێک کە تەنان فیتەریەکە بێ ڕۆنگۆڕی سیاریش بکە ڕەحمەتی جوان فەرموو من چوومەتە لایەن بە وەساکەم وتم کاکە لە کوردستان تۆمت کەینە وەڵا برا لە کوردستان دووسێ کەسیەکانی کەی بۆ کردوم من بەسە نانەکەم پێوە بەس برای بەڕێزم وەرەوەکو جەناوی کا گۆڤە فەرمووی تەنانەت نانەواتچیەکەشمان لێرە بێ خۆی شەلاع بێت خۆی هەویر بشێ لێ خۆی دوکان بکاتەوە فەوزا و شتێکی زۆری گەورەی بەسەرەوەیە ئەمە دوو نمونەی بچووک بوو لە هەزاران لە دەیان نمونەیکە کە لە ئیشوکارەکان لێرە ئیشوکار زۆ قورسە زۆ ناڕەحەتە وەڵی بەستانە سیارە شوی قیڵاوەکان پڕەبێ لە ئاو قاش سەرما بێ حەلاقی تا ئێوارە پشت دێشەکە ئێوارەیەتەوە سعات حوتی ئێوارە ئێمە نەو دەی کوردستانەکان خەریکی چێژدێنان و خۆششتنی لە کوردستان برادەکە یا دایکە یا کەسێک نامەت بۆ نێت تۆ جوابی نایێت و وازانی بێ ڕەحم بوویت دە ئەمتانانەکە حەزرەکە و تا دووشی کردو ئەبێ بە دوانزەوەیەکی کوردستان ئیت ئەمیش بۆ تەلەفۆنکەم بۆ کوردستان درەنگە ناکرێت ومانە وازی لێنێ ئەو کەسە لە کوردستان وازان ئێمالی کردووە بێ ڕەحم بۆ بەڵام وانە یعنی شتەکان جیاوازن لێرە معانات جیاوازە و وردە وردە لێرەش واولێت چۆن ئەڵێ دووری میل بڕە واولێ بێ ڕەحم تەکات ئەتا سید بەڕاستی ئەڵێ فایدێکی خوارم ئەلوە و تاو یعنی ئەڵێ باوەتی ڕۆژی بشیتەوە دیداریان بیان بینیت هیوادارین هەموو لایەک بتوان بە ژیانێکی خۆش بگذارن لەم ژیانە و لە وڵاتانە بە سەلامەتی دوور بن لە هەموو کارێکی نایاسایی چکە هەموو کارێکی نایاسایی بەڕاستی باجی هەیە هەموو سەرپێکی هەر باجی هەیە ئەم ڕۆژ نەبێسبێنی هەر بیدا هیوادارین هەموو لای دوور بن لە مشکیلە و ناڕەحەتی و دادەسەری گەنجێک کە دەلاکە کە سەرتاشخانەی هەیە و سەری خەڵکی چاک دەکات لە بەیانی کاتژمێر هەشتی بەیانیەوە بە پێوەیە تا 6 و 7 ئێوارە هەر ئەو گەنجە ئەی و شەوان کاتێکە دەخەوم لە تاو ئازار حاڵ و ژیان و خەو و خۆراکەم نییە گەنجێکی کەش بە هەمان شێوە لە غەسلێکا کاری ئەکرد دەیوت ڕۆژێکی سەرماکە چوومە سەر ئیش و سەرکارەکەم ویستم بەلۆعی ئاوەکە بکەمەوە و سۆندەکە بێنمە دەرەوە بەڵام بەداخەوە سۆندەکە هەمووی بەستە بووی بەلۆعی ئاوەکەش بەستە بووی چون پتریەکەم خستە سەر کارەبا و ئاوەکەم گەرم کرد و سۆندەکانم پێکردەوە بەڵام هێندە سەرما بوو دەستەکانم سەرمایان بوو تواناشم نەبوو ئەمە بکەم بۆیە کە ئێوارە گەڕامەوە ماڵەوە وتم خوای گیان ئەم نانە و پێبەخشیوم ئەم ئیشە و پێبەخشیوم خوایە لێم نەسەری کەواتە لە هەر کوێ بووی شکرانە بژێر بە وەک ئەم پیاوە چۆن وەک کاک سەید هەورامی کە من پێڵم باوە گەورەی هەمووان خەمخۆری هەمووان وەک چۆن چەندین ساڵە لەم وڵاتە خەمی هەمووانی هەڵگرتووە وەک چۆن چەند ساڵە لە خەمی هەموواندایە و ئەوە ئێستاش باری تەندروستی ناجێگیرە و هەر خەریکی خزمەتکردنە دەباری هیچ نەبێ ئێمە شتێک لەو گەنجە بەڕێزانەوە فێر ببین سپاس بۆ سەید هەورامی کە هەمیشە پشتوپەنای گەنجانە و پشتوپەنای ئەو کەسانەیە کە دێنە خاکی بەریتانیاوە سپاس بۆ هاوکاری خۆشەویستم شەموز نادر تا بەرنامەیەکی تر و میوانێکی تر کاتێکی خۆش ماڵاوە خۆشەویستانی کەناڵی یوکەیفۆ سڵاوی خۆی گەورەتان لێبێ لەگەڵ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ لەگەڵتانە بین و بەردەوام دەبیت کەناڵی یوکەیفۆ کەناڵێکە هەموو ڕەنگەکان لە خۆ دەگرێت لەگەڵ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ لەگەڵ هاوکاری خۆشەویستم شەموز نادر هەر ڕۆژ لە شوێنێ هەر سات لە جەیەک لە شوێنکارێکی کوردی دەمانبینن و بەسەریان دەکەینەوە دەمانەوەی لێرە پەیامی ئەو کوردانە بگەێنین و پێتان بڵین لە هەر شوێنێ کورد هەبێ جوانی هەیە لە هەر شوێنێ خزمەت هەبێ کورد هەیە